بارینی بەفرێکی زۆر و مانەوەی لە چیای حەسەنبەگ لە قەزای سۆران سەرنجی هاوڵاتیانی بۆ لای خۆی ڕاکێشاوە و هاوڵاتیان بۆ بەسەربردنی کاتێکی خۆش لەنێو بەفردا گەشتیان بۆ ئێرە کردووە. ئەم ئۆتۆمبێلانە ئەیان هەوێت سەربکەون و خۆیان بگەیەنە لوتكی چیای حەسەنبەگ، بەڵام پاک نەکردنەوەی ڕێگاکە و خراپی رێگرە لە سەرکەوتنی ئۆتۆمبێلەکان. گەشتیاران داواکارن حکوومەت گرنگی بە ڕێگاوبانی ناوچە کوێستانیەکان بدات بۆ ئەوەی هاوڵاتیان گەشتێکی سەلامەت ئەنجام بدەن. بەخێرهاتنی کەناڵی پەیام دەکەم بۆ چیای حەسەنبەگ. چیای حەسەنبەگ شوێنێکی گەشتیاریە بە زستانان، خەڵک سەردان دەکەن بلێ زۆربەی وەرزەکان خەڵک سەردان دەکەن، بەڵام بە تایبەتی بە زستانان بەهۆی کەشاوە خۆشەکەی داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە کە گرنگی بەم شوێنە گەشتیارانە بدرێت لە هەرێمی کوردستان و خزمەت بکرێت بۆ ئەوەی بتوانین خزمەتی هاوڵاتیان بکرێت. وڵا لێرە کەمێک ڕێگابان تۆزێ خراپە بەهۆی زۆری بەفربارینەوە کە ئەمەش مەترسی ینی ڕووداوی هاتوچۆ هەیە، بۆیە داواکارم کە ڕێگاکان پاک بکرێنە. وڵی پێم باش نییە ینی بکرێت شوێنەکە بکرێت بە پارە، چونکە لەوانەیە خەڵکێکی زۆر هەبێت کە لانی مادی باش نەبێت. ئیتر بڵێ ئەم ساڵ بۆ خۆتان ئەزانن کە جەوەکەی زۆر سار نییە. ئیتر خەڵک ئەگەر بێ مەسەلەن بۆ گەشت گوزار بێ بۆ بەفر بینیان مەسەلەن لەگەڵ خێزانێکیان لەگەڵ ڕەفیقەکانی گەشتێکی خۆش بەسەر بەرن ئەبێ تۆزێ بێنە ئەم جەیانە. گەشت و گوزار لە ڕووی ئابووریەوە هۆکارێکە بۆ بەرەو پێشبردننی داهاتی وڵات، بەڵام لە هەرێمی کوردستان نەتوانراوە سوود لەو بوارە وەربگیرێت و زۆر جاریش پرۆژەی گەورەی گەشتیاری سەرەڕای ئەوەی سوودی بۆ داهاتی گشتی نەبووە بەهۆی گرانی لە نرخ بۆتە ڕێگریەکیش لە هاوڵاتیان بۆ گەشتکردن بۆ ئەو ناوچانە. ئەوەی کە لێرە گرفتە ئەوەیە کە حکوومەت پلانی وردی نییە بۆ کردی گەشتیاری. کردی گەشتیاری بەڕاستی ئەبێ زۆر بەوردی ئیشی لێ بکەیت و زۆر بەوردیش پارە پیا بکەیت و لە هەمان کاتشە بە شێوەیەکی شەفاف هەموو پارەکەم لە کۆتایەکە بچێتەوە ناو بجە و لە هەمان کاتشە ئەو لە نێوان کردی تایبەت و کردە میرێکەیان حکوومەت دێت لەم چوارچێوە چی ئەکات، یعنی حکوومەت لەم یاریکردنیان چییە؟ ئایا گرفتەکە لێرە ئەوەیە لە کردی تایبەتش لە کردی تایبەت هەر حکوومەت بەڕێوەیە بە هەر کارمەندەکانی حکوومەتن یاخود کۆمەڵە کەسێکی دیاریکراوی بازرگانی زۆر گەورن و بۆتە گرفتێک بۆ ئەوی کە کردی گەشتیاری لە وڵاتە هەتا دێ بەرە و پێش ئەڕوا خەڵک ڕووی تێکە، بەڵام لە کۆتایەکەی داهاتەکەی چەندێکە و بۆچێ و چۆن و چۆن نییە ئەمە هەموو قساڵەگرێت. چیای حەسەنبەگ دەکەوێتە دووری 22 کیلۆمەتر لە باکووری ڕۆژهەڵاتی سۆران، 2533 مەتر لەسەر ئاستی ڕووی دەریاوە بەرزە و ساڵانە لە وەرزی پاییز تاوەکو بەهار بەفری تیا دەمێنێتەوە و هاوڵاتیان بۆ گەشت و سەیران سەردانی ئەو ناوچەیە دەکەن. ئازاد ئۆمەراوەیی کەناڵی ئاسمانی پەیام، چیای حەسەنبەگ لە قەزای سۆران.